ئێمە ئەم پاڵەوانێتیە با بڵێن وەکو هەر فستیڤالێک کردومانێتەوە ئێمە وەکو ناوەندی لاوانی گۆیژە سەر بە بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی هەستاین بەکردنەوەی ئەم فستیڤالە بۆ ئاستی تازە پێگەیشتوان و بێچۆشێران کوڕان و کچان. ئێمە دوو فێرگەین لەگەڵ دکتۆر ڕزگار فێرگەی ژیما و فێرگەی یانی سلێمانی بەڕاستی ئێمە بۆ هەڵسەنگاندنی فێرگەکەی خۆمان حەزمان کرد ئەم فستیڤالە بکەینەوە بۆیان هەم بۆی داژنەبڕێن فستیڤالەکەش هیچ تەئسیرێکی نەکردو بڵین لە مەکتەبەکەیان لەم کاتە ئێمە چکە بەس جومعان دو یاریمان کردووە. ضرورەتی کردنەوەی ئەم پاڵەوانێتیانە خۆت زانی گرنگێکی زۆری هەیە لەبەرەوەی ئەم مناڵانە لە وەرزی زستانە پاڵەوانێتی کەمەوێتەوە لەبەر پێویستە کات چالاشی بکەن یاریزانیش بە یاری دروست ئەبێ بە تەمرین دروست نابێ. ئێمە لەگەڵ کاک بەختیاری ڕاهێنەرە کە من لێرە دەستخۆشی لێکم و سوپاسێکم بۆ ئەوەرکەی کێشەشای بۆ ئەم پاڵەوانێتیە دوو تیپی کچان و دوو تیپی کوڕانمان هێنا ئەو تیپی کوڕان ئێمە تیپی کچان لە ژیما بۆی بەشداری بکەن لە پاڵەوانێتیی چواریە کە یاری بکەن بەیەکەوە و ئێستاش ئەمڕۆ یاری کۆتاییەکە لە نێوان تیپی یەکەمی ئێمە و تیپی یەکەمی ئەوانەیە. ئامانج لەمە بەرزکردنەوەی ئاستی کچاریزانەکانی ئێمەیە لە ژیما چکە لەگەڵ کوڕایەکەن احتیکاکردن لەگەڵ کوڕا بۆ خۆتەزانی کارێکی زۆر باشە. جگەلەوەی ئێمە بەنیازین لە مانگی سێیا کامپێکی مەشق و ڕاهێنان لە میسر بکەین بۆ خوار و 10 ساڵ و بۆ خوار و 6 ساڵ دوو تیمی ژیما برێ بۆ میسر بۆ وڵاتی میسر بۆ ئەوە.